ئێرە گەڕەکی دەواازەی شاری هەڵەبجەیە 32 ساڵە چاوەڕوانی قیرتاوکردنی گەڕەکەکەیانن، بەڵام تا ئێستا کۆڵانەکانی خۆڵە، وەک دانیشتوانی گەڕەکەکە دەڵێن هاوینیان بە تۆز و خۆڵ و زستانانیش لەگەڵ قوڕ و لیتا بەڕێ دەکەن. لە هاوینە زۆرینەی ماڵەکان بۆ تەبوتۆز بە سەیارە بێ و ماتۆڕ بێ بێزارە بن. بۆ زستان ئەم بەشەی خوارەوەی لەبەر ئەوە کۆڵانی سەرەوە قیرە زۆرینەی لافاوەکان دێتەوە و زەحمەتیشە بێ بۆ ئەو ماڵان نەکە ئەو بچێتە ماڵەکان. ئەوە ماڵ ئەو دوو ماڵی لە خوارەوەی بە شۆفڵ بەردەم ماڵەکان گرتو لەبەرەوە لافاو نەچێتە ماڵەکان. ئەوەی کە ئێمە ئەمساڵ داوامان لە پارێزگار کردووە، دووەم پرۆژە لە پارێزگای هەڵەبجا کە بکرێ قیرتاوی ئەم کۆڵانانەی، بەڵام هەتا ئێستا یەک بەرپرس ناتۆتە یارە هیچ شتێکمان نەبیستووە کە بکرێ. لە شارێکی بچووکی وەک هەڵەبجا ئەم شوێنانە وا پەراوێز خراوە کە هەستەکەین بەشێک نییە لە هەڵەبجا. ئەمیشە ئومێدمان لە باتی بەوە بێت کە گۆڕانکارێکی ئیداری بکرێ و خەڵک لە چوارچێوەی بڕیارە ئیداریەکان و حکومت ڕەشیدەکانی ئیدارە محەلیەکانە ئیسفادە بکات، سوود وەرگێ لە خزمەت گوزاریەکان، ئەبە بی لەوە بکەینەوە خوایە بەشک و ماڵی مەسوولێک بێتە ئەم گەڕەکانە. زۆریشماندا لە دەرگایە چەندین جار خەڵکی ئەم گەڕەکە دانیشتوانی ئەم گەڕەکە چون تەخەیان لە دەرگای مەسوولینی ئەم شارەداوە. ڕاستە گویان لێگرتوون، بەڵام هەر لێگرتنێکی بەسیت و بەڵێنێکی بێڕەواچ. دانیشتوانی گەڕەکەکە دەڵێن حکوومەت 133 پرۆژەی لە کابینەی نۆدا ڕاگەیاندووە کە لە هەڵەبجا جێبەجێ کردووە بە بودجەیەکی خەیاڵی، بەڵام گەڕەکەکەی ئەوان کە دەواازەی شارە و تەنیا 4 کۆڵان و چەند ڕێگەیەکی لاوەکیە قیرتاو نەکراوە. دەژڵێن داتا و ژمارەکانی حکوومەت بۆ پرۆژەکانی شارەکە تەنیا قسەیە و شارەکان پرۆژە ئاوەدانی تێدا ڕەنگی نەداوەتەوە. ئێستا حالیان باسی پارەیەکی زۆرەکرێکە تەرخانکراوە بۆ پرۆژەکانی هەڵەبجە، بەڵام سەرەکەی ئەم گەڕەکە گەورەیە زۆر بێ بەشە. سێرەکەی بەهاوی ناوەکو و پیاوە فەرمووی تۆزێکی زۆر و بەهاوینش قڕ و بە زستانیش قڕ و چڵپا و ئەوڕمان لێ نادەنەوە و گلەیمان لەوەیە کە بەرپرسانی شارەکەمان ئەم گەڕەکەی ئێمەیان پشتگوێ خستووە فەرامۆشیان کردووە. ئەم کۆڵانی ئەمە تقریبا 30 ساڵ لێرە نەکراوەسە تاوە هەمووی کۆڵانەکان کراوە، ئێرە نەکراوە، ئەوە هەمووی دوو کوسیە کۆڵانماوە نەکراوە. ئەوە چەند جار هەوڵیشمان ناو لەم ئەو لا هیچ بۆیان نەکردوین و هاوڵاتیانی گەڕێکی دەواازەی شار دەڵێن چەندین جار سەردانی بەرپرسانی ئیداری شارەکەیان کردووە، بەڵام بە بەڵێنێک بەڕیان کردوون و لە دوای ئامادەکاری بۆ قیرتاوکردن تا ئێستا ئاوەڕیان لێ نەدراوەتەوە. بەوەش حکوومەت و بەرپرسانی پارێزگا بە بەرپرسیار دەزانن و پرسیاری ئەوەش لە حکوومەت دەکەن لە 4 ساڵی ڕابردوودا 319 ملیارد دیناریان لە کام پرۆژانەدا خرج کردووە کە گەڕەکەکەی ئەوانی لێ بێبەش کراوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.